عالم زۆریش فەقیرە نەک هەر فەقیرە ئەو بێمەعاشێش خەڵکی وێران کرد بەڕاستی وێرانی کرد هەڵ وێرانی کردی نەک وێرانی کردیە چەند مانگێک پێشێستا زۆر باش بوو ئەو وەختانە ئەشامان زۆر کەم دەماوە عەرەب داهاتن دایان برد خەڵکی خۆمان دایان برد بۆیە وەکە موچەکە زیاد بوو موچە دەدرا بەڵام ئێستا بەداخەوە ئەو چاوی لەدەستی حکومەتی عێراقیە ئەگە بێت و ئێستا وەکو داهاتی خۆمان بە زیادەوەش بەشی موچەی کوردستان دەکا پارەی کە دەمینێتەوە چی لێ دەکەن ئەوە دەڕوە بۆ سەرە دەڕەوە بخۆیان دەزانن بۆ شوێ دەڕوە یان نایدەنە فەقیر و فەقارای نایدەنە فەقیر ناخێر نایدەن بێمنەتن لە خەرشی بێملەتن وە خەدای خەڵکیشە تاوانی خەڵکیشە دۆ بۆی دەچن دەنگیان دەدەنێ پاش دەنگدانیش کە دەردەچن ئەو دەدەڵن حکومەت ئاوایە ملت بستەحەقە دەنگت نەداینێ نەخێر دەنگم نەدای و ناژدەم هەتا مردن متمانەت بەم دەسەڵاتە نییە متمانم بە هیچ دەسەڵاتێکی نییە بەس متمانم بە دەسەڵاتی خوای گەورەیە